کتێبخانەیەکی جیاوازە لە نێو کۆنترین باخی شاردا. کتێبخانەکە لە شێوەی فارگۆنی شەمەندەفەر لە نێو باخی گشتی سلێمانی دروستکراوە. جالەوەی خوێنەران و ڕۆشنبیران ڕووی تێدەکەن بۆتە ناوەندێکی فراوان بۆ چالاکی ڕۆشنبیری و کللتوریەکان. ئێستا نۆبەرەکەیەتی لە چەند مانگی ئایندا یاخۆ ساڵی ئایندا ئەم کتێبخانە زیاتر گەورابێ و ئەتوانین زیاتر کەڵێکی لێوەربژیرێ بۆ کار و چالاکیەکان. زیاتر ئێمەمانێ وەکو ناوەندێک یاخود بڵین بچووکی نەکەینەوە لە کافتریایەکە، کافتریایەک بێت تەنها خەڵکێک بێ دابنی شێ و قاوەیە بخوا و کۆمەڵە قسەی ئاسایی تیا بکە. ئێمەمانەوێت خەڵکێکە تێرە دانیشێ خوێنە ڕۆمانتیە بکە و خەڵکانێک حەزی لە میوزیکە ڕۆمانتیەکە و لێرە بتوانین کاری شێوەکاری ڕووی تێ بکەین و ستەیجێکیشمان هەیە لە ناو پارکەکە ئەم ستەیجە بێ بەرامبەر هەر کەسێک بێوێ بۆ هەر کار و چالاکیێکی هونەری بەکاری بێنێ. جگە لە وڵاتیانی ئاسایی زۆرینەی ئەو کەسانەی سەردانی کتێبخانەکە دەکەن لە چینی ڕۆشنبیران و گەنجانی خاوەنبیر و داهێنانن بۆ ئەوان بنیاتنانی ناوەندێکی ڕۆشنبیری لە نێو هەناوی باخی گشتی شارەکەدا کارێکی جیاواز و جێگەی دەستخۆشیە. جێی دەستخۆشیە و جێی دڵخۆشیە بۆ گەنجان بۆ هەموو چین و توێژەکان کە لە سنتری شارە شوێنێکی ئاوا جوان بەم مۆدێرنە بکرێتەوە کە قاوەخانەیەکە کتێبخانەیە یعنی شوێنێکە بۆ سەرچەم چین و توێژەکان بۆ ئاڵوگۆڕی بیر و ڕاکان. ساڵی ناوەڕاستی سیەکانە ئێرە بووە پارکێ دروست کراوە. ئەم پارکە بووە کەلتوریەک لە کۆکردنەوەی ڕۆشنبیر لە نووسەرەکان لە پیاوە ناودارەکانی شاری سلێمانی. ئەمە دووبارە گەڕانەوەی بۆ مێژووە؟ ئەمە بەڵێ ئەمە بە دەستخۆشیەوە ئێستا ناوەندێکی ڕۆشنبیری تازە دروست دەکرێتەوە بە شێوەیەکی مۆدێرنی تر بۆ ئەوی خەڵک زیاتر ئاشنایە بە شاری سلێمانی. بۆ خۆم ئەگەر بمێ پشوویەکی پشوو بدەم بۆ بینینی با بڵێن ڕۆحی خۆم دێم سەردانی سلێمانی دەکەم لۆ بینینی ئەو شوێنانە بەڕاستی یعنی دێم سەردا لە هەولێرەوە دێم ئێستا لەگە با بڵێن هاوڕێ خۆشەویستم کاک حەچیم کە هاتیمە ئێرە بڕوا بکە لە بۆ پشودانەی ڕۆحی هاتیمە لۆی چاوم ئەو شتە جوانانە بینێ کە پێویستم پێی هەیە. کافێ و ناوەندە ڕۆشنبیریەکە دیمەنێکی سەرنڕاکێش و جیاوازی بە باخی گشتی شارەکە بەخشیوە و بۆتە ناوەندێک بۆ کۆبوونەوەی نووسەران و ڕۆشنبیران و تاوتوێکردنی بیرۆکە و پرۆژە ڕۆشنبیری و کللتوری و فەرەنگیەکان هەمان ئەو لایەنەی کە لە مێژە سلێمانی و خەڵکەکەی پێدەناسێتەوە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.